معنەیە ئەوەیەکێ لە ژنەکان لە چل ڕۆژە شووی کردووی مناڵی نییە گەورەی ناو ژنەکان ئەو سەردەمە ئەنفال کراوە تەمەن منە کە من مەوالید 54م لەو سەردەما من گەورە بیمە ناو ژنەکانە کە پیاوەکانمان ئەنفال کراوە ئەمانە زۆربەی کوڕ ئەنفال دەوتواوێسیانە یعنی شۆڕشی کوردستان ئێمە شۆڕشمان کرد ئێمە شانازیمان کرد پیاوەکانمان ئەنفال لە جاشایەتی نەکردووە بۆ ئیسا ئەدەبتان نییە بۆ شعورتان نییە بۆ ئاو کارەبا بۆ دەی سپیسەر نارن کە سێ شۆڕشی بەسێتە یەکەوە یعنی ئێمە بۆ نمونە جەماعەتێکمان جیا بووینەتەوەی کە لەوانە منم چوونەتە ناو گۆڕانەوە گۆڕان شۆڕشێکە کاک نەوشێروان جای کردێتەوە سەروەری هەموو کوردایەتیە کاک عوسمان ئاوەدانی کردێتەوە ینی کاک عوسمان کوڕی ئەم دێیە ئەگە بچتە بنەوانەکەی دایکی خەڵگەم دێیە بۆچی بۆ ڕقتان لێمانە بۆ ئاوەکەمان بۆ نایرن با بزانی کارەباکەمان حالیەن پێش ئەوەی شەردەعەشت دەست پێ بکا بوو جەبوڕێ ئەمرەکەی دەرچوو